بەڕاستی ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەم پێشانگای کتێب بۆ ئەوەی نەریتی خوێندنەوە لە لای قوتابیان و لە لای خوێنەران و لە لای هەموو خەڵکی دەڤەری ئیداری سەربەخۆی سۆران زیاتر ببێت. هەروەها کتێبەکان بە ئاسانتر بەردەست بن بۆ قوتابیانمان بە دەرەجەیەک و بۆ هەموو خوێنەرانی دەرەوەی زانکۆش. هەر بۆ زانیاری بەڕێزیشتان ئەم پێشانگە لە 3 ڕۆژ بەردەوام دەبێتن، ئەگەر پێویستیشی کرد زیاتریش دەبێت و دەرگای زانکۆ بۆ هەموو هاوڵاتیەک کراوەیە لەو ماوەیەدا دەتوانن سەردانی کتێبخانەکە بکەن. بەڕاستی مەبەستمان ئەوەیە کە ئەمە ببێتە ژمارە 1 و ئەمە ببێتە نەریتێکی ساڵانە لە ناو زانکۆی سۆران بۆ ئەوەی بە بەردەوامی هەموو ساڵێک بکرێتەوە. کتێب ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ هەر تاک بە تاکی کۆمەڵگا. ئەبێ ئێمە کللتوری خوێندنەوە با بڵێن خوێندنەوە بە کللتور بکەین، لە منداڵیەوە فێریان بکەین هەتا گەورە ئەبن. بێگومان پێشانگای لەم جۆرانە زۆر گرنگە بە تایبەت بۆ توێژی قوتابیان، چونکە ئەمە ڕۆڵێکی گرنگ ئەبینێ بۆ دەستخستنی سەرچاوەکانیان. هەروەها تاک بە تاکی کۆمەڵگا هیوادارم بتوانن کتێب بخوێننەوە بە کللتور بکرێ خوێندنەوە، چونکە هەمومان ئەزانین کە خوێندنەوە چەند گرنگە بۆ تاک هەر کەسێکە بتوانێت. ئەگەر بتەوێ ڕۆشنبیر ببی، ئەگەر بتەوێت تێگەیشت و ببی، ئەگەر بتەوێت لە دنیا تێبگەی، یان ئەبێ کتێب بخوێنیەوە یان ئەبێ سەفەر بکەین. لەوانەیە هەمومان نەتوانین سەفەر بکەین، بەڵام هەمومان نەتوانین کتێب بخوێنینەوە. بەڕاستی بەڕای من ئەو جۆرە پێشانگە و کردنەوەی ئەو جۆرە ڕاگەاندنی ئەو جۆرە چۆن بڵێم مەراسیمە ئەیان ئەو هەڵوەستانە زۆر بەسوودن، چونکە بۆ ئێمە قوتابی بە تایبەت شتی وا سوود بە ئێمە گەینێ، بە تایبەت ئەگەر بێتەوە ئەوانە لە بدایەتی ساڵدا بن. ئێمە مەسە بۆ نمونە ئێمە کە وەکو قۆناغەکانی کۆتایی ئەتوانی سوودی لێ ببینین وەکو سەرچاوە بۆ ڕسێرچ و بۆ توێژینەوەکانمانیان بۆ قوتابیانی مەرحەلە 1 و ئەوانە بۆ ئەوی کە دەست پێشخەری بێ بۆ چوونە ناو پرۆسەی زانکۆ بۆ تێگەیشتن لە هەندێک بابەت کە پێویستە لە زانکۆ چۆن هەڵسوکەوت بکەن یاخود چۆن معاملە لەگەڵ توێژینەوە و لەگەڵ راپۆرت و تاقیکردنەوەکانیاندا بکەن یاخود لەگەڵ مامۆستاکانیان چۆن هەڵسوکەوت بکەن. گرنگ بوو لە سەرەتای دەستپێکردنی وەرزی خوێندنەوە بکرێتەوە بۆی خوێندکاران سوود بتوان ئەو کتێبانێکی پێویستیانە پەیدای بکەن، بەڵام لە ئێستاشدا هەر گرنگە. ئەمە لە چەند ڕێکدا دەبێنێت. یەکەم کۆمەڵێک کتێب هەن کە لە شاری سۆراندا دەست نەدەکەوتن، بەڵام بەهۆی ئەو پێشەنگایەوە خوێندکاران بێ ئەوی پێویست کا بچنە شاری تر و خەرجی زۆر سەرف بکەن دەتوان دەستیان بۆ کتێبانە بگات. لە لای کەشەوە بەهۆی داشکاندنەوە لە ڕووی نرخەوە بە خۆتان ئاگادارن کە لە ئێستادا قەیرانێکی دارایی سەخت لە کوردستاندا هەیە. ئەو داشکاندنە ئەگەر چی پێم وایە دەکرێت داشکاندنەکە زیاتریش بێ، بەڵام داشکاندنی 130 بۆ 140 هەر باشە دەکرێت هانی خوێندکاران بداتن کە ئەو کتێبانێکە زۆر بۆی زەرورن بەدەستی بێنن.